بە پارەی موچەی مانگی هەژ موچەی مانگی حەوت دابەش دەکرێت. نابەڕۆکی کۆبوونەوەکەی لایەنە کوردستانیەکانیش بۆ چارەسەری کێشەی موچە ئاشکرا بوو. داوایەکی بەغدا لەبارەی فرۆشتنی نەوتی هەرێم بە قاچاغ لە حکوومەتی هەرێم ئاشکرا دەبێت. پارتی و بەرەی تورکمانی و بەشێکی عەراب هەوڵێکی نوێ لە کەرکووک دەست پێ دەکەن. ناکۆبوونەوەکەی شەوی ڕابردوو بە بەشداری سەرۆک کۆماری عێراق و وەزیری دەرەوە و جێگیری سەرۆکی پەرلەمان و ژمارەیەک پەرلەمانتار و بەرپرسانی دیکەی کورد لە بەغدا بڕیاری پێکهێنانی لیژنەیەک درا بۆ چارەسەری کێشەکانی موچە. جەمال کۆچەر ئەندامی پەرلەمانی عێراق کە هاوکات بەشداری کۆبوونەوەکەی کردووە ڕایگەیاند لا کۆبوونەوەکەدا بڕیاری پێکهێنانی لیژنەیەک دراوە تاوەکو لە ماوەی 2 هەفتەدا کێشەی موچە چارەسەر بکات. کۆبوونەوەکە لە کاتێکدایە ئەمڕۆ موچەی مانگی حەوت دابەش کراو. لە عێراقیش موچەی مانگی هەژ دەستی پێکردووە. ئەم پارێشکە بۆ موچەی مانگی حەوت دابەش دەکرێت بەشێکی پارەکاهی موچەی مانگی هەشتە. تا ئێستا ڕوونیە هیچ ڕێکەوتنێک لەگەڵ بەغدا کراوە بۆ ئەوەی پارەی موچەی مانگی هەژ بۆ مانگی حەوت تەرخان بکرێت. بەغدا بە فەرمی داوای داهاتی ئەو نەوتە لە ڕێگەی تانکەرەوە بە قاچاغ فرۆشتوێتی لە ماوەی 6 مانگی ڕابردوو لە حکوومەتی هەرێم دەکاتەوە. پێگەی ئەرگۆسی بەریتانی ئاشکرای دەکات بەغدا بە نووسراوی فەرمی داوای ئەو پارەی کردووە کە حکوومەتی هەرێم لە 6 مانگی ڕابردوو لە ڕێی فرۆشتنی نەوتی قاچاغ دەستی کەوتووە. ئەوە لە کاتێکدایە بە گوێرەی زانیاریەکان حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆژانە نزیکەی 250,000 بەرمیل نەوت بەرهەم دەهێنێت و بە قاچاغ لە ڕێگەی تانکەرەوە ڕەوانەی دەرەوەی دەکات و دەیفرۆشێت و داهاتەکەشی نادیارە. جێی باسا لە ماوەی ڕابردوو بەغدا لەم بارەیەوە لیژنەیەکی ڕەوانەی دەواازە سنووریەکانی هەرێم کرد بۆ لێکۆڵینەوە لە فرۆشتنی نەوت بە قاچاغ لە ڕێگەی تانکەرەوە. بەپێی هەواڵێکی پێگەی شەفەق نویزی نزیک لە پارتی دوێنێ محەممەد شیع سوودانی لەگەڵ شاخەوان عەبدوڵڵا جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق با نوێنەرایەتی پارتی حەسەن تۆران سەرۆکی بەرەی تورکمانی و خالید مەفرەجی و ڕاکان جبوری لە پێکاتەی عەرەبی لەبارەی ناڕەزایەتیان لە دانانی پارێزگارێکی کورد لە پشکی یەکێتی کۆبووەتەوە. ئامانجی سێلایەنەکە هەڵوەشانەوەی ئیدارەی یاسای پارێزگاکەیە. جێی باسا پێشتر هەوڵی ئەو سێلایەنە لە ڕێی یاسا و دادگای فیدراڵی شکستی هێنا بۆ هەڵوەشانەوەی دانانی پارێزگار. ئێستا لە ڕێی هەوڵی سیاسی دەیانەوێت شکست بە ئیدارەی نوێی پارێزگاکە بە سەرۆکایەتی پارێزگارێکی کورد بهێنن. ستاندەر نیوزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.